سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشۆ بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە وەک ئاگادارن قسە و گفتوگۆ باسی هەڵبژاردننی پارلەمانی کوردستانە کە بڕیار وایە لە دەی حوزەیران هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت بەڵام ئەوەی کە نیشانی پرسیاری لەسەر ڕۆژی پرۆسەکە داناوە ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان وەک لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان وەک لایەنێکی سیاسی سەرەکی تاوەکو داساتەکانی تەواوبوونی پێشکەشکردنی لیستی کاندیدەکان بە کۆمیسیۆن وڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێیان دەکرد کە بەشداری لە هەڵبژاردن بکە بەڵام بینیمان کە پارتی دیموکراتی کوردستان هیچ کام لە کاندیدەکانی پێشکەش بە کۆمیسیۆن نەکرد بە مانایەکی دیکە بایکۆتی هەڵبژاردننی کرد دیارە بۆچون و لێکدانەوەی زۆر هەیە سەبارەت بەوەی کە ئاخۆ هەڵبژاردن لە وادەی خۆی بەڕێوە دەچێت یاخودنا و لەگەڵەوەشدا ئەمڕۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی و سەرپەرشتی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکی گرێدا و دوایین ئەو پێشهاتانە تاوتۆکران کە لە سەر هەڵبژاردنەکان هەیە دەمەوێت دیانی قسەی زیاتر شیکردنەوەی زیاتر بکەم سەبارەت بە بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی یاخود دواخستنی بۆ پێی قسەیەک دەنگ و باسێکەیە کە پارتی دیموکراتی کوردستان پێشنیاری کردووە بۆ مانگی دەی ئەم ساڵ هەڵبژاردنەکان دوا بخرێت و بەو پێی لەم چەند مانگەی لە بەردەستدایە ئەو داواکاریانی کە هەیەی سەبارەت بە هەڵبژاردن و ئەو گۆڕانکارانی پێشتر کران جێبەجێ بکرێت داخۆ هەڵبژاردن دەکرێت یاخودنا یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی چی دەبێت گفتوگوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ زۆر بەڕێز لەتیف نێروێری لە پرساوی بۆردی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بەیسەیدا سپاس بۆ ئامادەبوونە بە کۆبوونەوەکی ئەمڕۆی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێ بکەین گرنگترین ئەو ڕاستپاردە و بڕیارانە چی بوون کە ئەمڕۆ دەرچوون لە کۆبوونەوەکەدا کۆبوونەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی یەکێتی بە سەرپەرشتی سەرۆک باوەڵ تاڵابانی کۆبوونەوەیەکی گرنگ بوو دوو تەوەری سەرەکی بوو تەوەری یەکەم بابەتی هەڵبژاردن و ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و ڕاوەکردنی دۆخی ئێستای گۆڕەپانی هەرێمی کوردستان و عێراق و جیهانیش کە هەمووان چاویان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنە و ئەو هەوڵەی کە دەدرێت لەلایەن پارتیە بۆی هەڵبژاردن دوا بکەوێ لەسەر ئەم تەوەرە یەکێتی ڕشت بوو سوور بوو پێداگر بوو لەسەر هەمان هەڵوێستی نەگۆڕی خۆی کە یەکێتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەردە هوکارەکانیش خستۆتە ڕوو لەناو پەیامەکەی مەکتەبی سیاسیدا و تەوەری دووەمیش تایبەت بوو بە سەردانێکی سەرکەوتوانەی سەرۆک باوەڵ تاڵابانی بۆ ڕووسیا و ئەنجامدانی زنجیرەیە کۆبوونەوە لەگەڵ لێپرسراوە باڵەکانی حکوومەتی مۆسکۆ و ئەنجامی سەردانە سەرکەوتووەکە لە کۆبوونەوەکە تاوتوێ کراوە کە ئەمەش ینی تەوەری دووەم بووە و دوای ئەگەر دەرفەتە بێت لەسەر هەردووکی قسەیەکی ورد دەکەین بەڵام ئەوەی پەیوەستە لە هەڵبژاردن بابەتی هەڵبژاردن لە پەیامەکەی مەکتەبی سیاسی داهاتووە ئەڵێ پێداگیری دەکەن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و هوکارەکانی خستوەتە ڕوو هوکاری یەکەم ئێستا قوارەی هەرێمی کوردستان ئەگەر بەم شێوازە کە هەموو لایەنێک باز دەکاڵێ لای ئێمە گرنگە بێم قوارەیە بپارێزین ئەمە بەچی دەپارێزین کە بوشەیەکی هەمەلایانی لە هەرێمی کوردستاندا دروست بووە دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان وەکو حکوومەت ماوەی بەسەر چوەکار بەڕێکەرە وەکو پەرلەمان نەماوە وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردن نەماوە تەنانەت وەکو سەرۆکاتی هەرێمیش ینی برگەیەکی یاسای هەیە ئەمیش ینی دەڵێت ئەگەر ئەو کاتەی کە ویلایەتی سەرۆکی پەرلەمان کوتای پێ هاتی سەرۆکی هەرێمیش کوتای پێدێ کەوابێ لەم حاڵەتەدا و لەگەڵ ئەمە دەبینین وەزئی هەرێمی کوردستان وەزئی ئیداری وەزئی خزمەتگوزاری وەزئی ئابووری وەزئی سیاسی لەو پەڕی خراپیدایە و بابەتی کێشەی موچەی فەرمانبەران دەبینین بۆتە کێشەیەکی بۆتە قەیرانێکی گەورە چکەمە پەیوەستە بە بژێوی ژیانی فەرمانبەران و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و
بازاریشەوە لەبەرەوە یەکێتی کە سوورە لەسەر ئەمە خاڵێکی دیکەوەیە کە کۆمیسیون هەموو ئامادەکاریی کردووە و سەرروکی هەرێم بڕیاری داوە ئیمزای لەسەر ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن کراوە و هەموو دنیا ئەمریکا وڵاتانی ئەوروپا نەتەوەیەکگرتووەکان خۆدی کۆمیسیۆن دادگای فیدرال و هەموو ئەو لایەنە عێراقیانە کە پێشتر ئێمە ڕخنەمان لەوان هەبوو یان هەرێم ڕخنیان هەبوو بەشێکی هەرێم ڕخنیان لەوان هەبوو ئەیانوت بەغدا ناڵێ هەڵبژاردن بکرێ ئێستا ئەو بەغدای کە پێیان دەوت بەغداد پێی خۆش نییە هەڵبژاردن بکرێ عەرقەلە دروست دەکا ئێستا ئەوان ئەڵێم هەڵبژاردن بکرێ زەڕورە و هەموو هێز و لایەنە سیاسەکانیش بە هەمان شێوە چونکە ئەگەر وانە بێ ئەم دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستان خراپتر دەبێت قوارەی هەرێمی کوردستان بە تەواتی دەکەوێتە مەترسیەوە و خاڵێکی دیکەشەوە ئێمە زۆرجا باسی پرۆسەی دیموکراسی دەکەین هیچ مانایەکی نامێنێت لە هەرێمی کوردستان ئەگەر هەڵبژاردن دوا بخرێ بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر هەمان هەڵوێستی خۆی کە پێشتریش هەر سوور بوو لەسەرەوەی هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێت. کاک لەتیڤانی با ئێمە قسەمان لەسەرەوە گەرە بێت کە هەڵبژاردن بێت و دوا بکەوێت. دیارێکەتی نیشتیمانی کوردستان جەختی لەوە کردێتەوە کە دەبێت هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت بەس دەزانی دانیە جار لەم جۆرە پرسانە جۆرێک لە کۆدەنگی دروست دەبێت دوجارێکی نیشتیمانی کوردستانی ژانی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان ڕەنگە بڕێدا بەرحاڵ ئەوەی کە هەیە ینی ئەو مەترسیانی کە جەنابەت باسی دەکەی چێ بەرپرسیارەتەکەی هەڵدەگرێت دوایی یانی ئەگەر هەڵبژاردن دوا بکەوێت خۆی هەڵبژاردن بڕیاردان لەسەر ڕۆژی هەڵبژاردن هیچ حیزبێکی کوردستانی ڕۆژەکە دیاری ناکە بەڵێ و دواخستنی ئەنجامدانی هەڵبژاردننی دیسانەوە بڕیاری حیزبەکان نییە و پەیوەسە بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە کۆمیسیۆن هەموو ئامادەکارێکی کردووە و وەکوتم هەموو جیهان چاوی لەسەر ئەم هەرێمەیە بۆی هەڵبژاردن بکرێ هەر هەمووشی داوا دەکە هەڵبژاردن بکرێت داوا لە بەتایبەتی لە پارتی دیموکراتی کوردستان دەکەوە ئەماژە بە مەترسیەکانی دواخستنی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەن ئەوەی پەیوەستە بە ئێمە داوا دەکەین هەڵبژاردن بکرێت ئەمە هەڵوێستە ئەم هەڵوێستە بەبێتە مێژوو ئەمە هەڵوێستە دەبێتە ویژدان ئەم هەڵوێستە دەبێتە ئەو بەرپرسیارەتی کە جەنابەت ئاماژە پێدا کێ بەرپرسە ئەو کاتە ئێمە لی بەرپرسیار نین کە هەڵبژاردن دوا بخرێەوە کاریگەری نەرێنی بە دوای خۆدا بێنێ قسەیەکەیە دەڵێ گەورەترین قەیران لە بچووکترین هەڵەوە دەست پێ دەکات ئێستا هەرێمی کوردستان جۆرەها قەیران بەرووکی هەرێمی کوردستانی گرتوتەوە ئەم هەڵبژاردنە دوا بکەوێ قەیرانەکان زیاتر دەبن قەیرانی تر بە دوای خۆدا دێنێن قەیرانی تر لە هەرێمی کوردستان لەدایک دەبن ئەو کاتە چارەسەرکردنیان ئاسان نابێت کە کاتێکی زۆری دەوێ و ماندووبوونێکی زۆری دەوێ و پشتگیریەکی زۆری دەبێ ئێمە ئامادەین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن داواش لە هەموو هێز و لایەنە سیاسەکان دەکەین هەمان هەڵوێستا بێ وەکو یەکێتی نیشتیمان کوردستان چونکە ئەمە بەرپرسیارەتێکی هاوبەشی مێژوویە دەکرێتە سەرشانی هەموو هێز و لایەنە سیاسەکان ئەوەی کە ئەگەر سەیری بکەن بەڵام هەر هەموو میدیا هەموو حیزبەکانیش کە خۆشیان لیستیان هەیە بەشداری هەڵبژاردن دەکەن هەمویان چاویان لە یەکێتیە لێرەدا دەوری گەورە یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەکەوێت سەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەکەوێت و هەندێکیشیان هەر ئێستا وەکو بانگەشەی هەڵبژاردن جۆرەها پرۆپاگەندەی ناڕاست هەواڵی چاواشەکارانە پرۆپاگەندەی ڕەش بڵاو دەکەنە مەسەرەن ئەمڕۆ کەناڵێکم بینی کە ناوی نایەنم بە کەناڵی درو ناودارە ینی ناوبانگی پیاکرێت چووکە شتێک لە ناخیاندایە ئەوە دەخەنە سەر شاشە نەک ئەوەی وەکو حەقیقەت یعنی ڕیان دەگەاند گوایە یەکێتی لەگەڵ پارتی ڕێکەوتون بۆی هەڵبژاردنەکە دوا بخرێ دوجار کە پەیامی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاو بووە ئەم کەناڵە ئامادە نەبوو بڵێ ئەمە یەکێتی وانم هەرچەندە لە دوێنێوە لە پێرێوە پێرش هەوا ڕزگار حاجی حەما بەرپرسی دەستگای هەڵبژاردنەکان ڕاگەاند ئێمە لەگەڵ هەڵبژاردنین دوێنێش پێرێ ڕاگەاند کە ئێمە لە سنووری هەر چوار بازنە لیستی ناوی کاندیدەکانمان پێشکەش کردووە و ئامادەین بۆ هەڵبژاردن دوێنێ ڕایگەاند کە ئێمە لەگەڵ ئەوە دایان هەڵبژاردن لە وادەی خۆیدا
ئەنجام بدرێت بەڵام دیسانەوە دێن بوختانێک یان هەواڵێکی ناڕاست بڵاو دەکات لەبەر لێرە چی ئەمە دەوری یەکێتی سەنگی یەکێتی دەردەکە هەمویان چاویان لە یەکێتیە چاویان لە بریاری یەکێتیە ئێمە لێرەدا لە ڕووی یاساییەوە ئەگەر حیزبێک بەشداری هەڵبژاردن نەکە زۆر ئاسایە خۆی ئەوە حیزبە بریار دەدا خۆی تەحملی مەسئولە دەکا بەڵام ئەگەر حیزبێک ینی بە هەر وەسیلەیەک ئەرقەلا دروست بکە ڕێگری بکە لە ئەنجامدانی هەڵبژاردن دیسانەوە بەرپرسیارەتێکی گەورەتر دەکەوێتە سەرشانی ئەو لانە بەڵام لە ڕووی یاساییەوە خۆ لە بەغدا ڕەوتی سەدر بەشداری هەڵبژاردی نەکرد عێراقی شوێران نەبوو حکوومەت پێک هاتووە و ئەوان لە دەرەوەی معادلان ڕەوتی سەدر یەکێک بۆ لە هێزە گەورەکانی عێراقی بەڵام ڕەوتی سەدر ڕاستە خۆپشاندانی کرد هەندێک کارت و گوشاری دروستە کرد بەڵام نەبوو بەهۆی ئەوەی کە بۆ نمونە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان لە عێراقدا نەکرێت کابێ ئاساییە حیزبێک لەبەر زۆرۆفی خۆی لەبەر کێشەیەکی ناوخۆی هەیە لەبەر ئەوەی هەز دەکە کە وەکو پێویست دەنگ نایێنێ لەبەر ئەوەی هەر هوکارێکی دیکە بێ ئاساییە بەشداری هەڵبژاردنەکەمە لە دنیا دەشتێکی زۆر نورمالە بەڵام ئەگەر ئەو هێزەی بەشدارینەکە ڕێگری بکە لە ئەنجامدانی هەڵبژاردن ئەوە دەبێتە بابەتێکی تر ئەو کاتە پرۆسەی دیموکراتی هیچ مانایەکی نامێنێ ئەو کاتە فراحیزبی هیچ مانایەکی نامێنێ ئەو کاتە ئازادی سیاسی هیچ مانایەکی نامێنێت لە وڵات کاگلەتیڤانی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی کادرەکانی بازەوە دەکات پارتی گوبانی لە توانا و هێزی خۆی نییە بە هەموو سەرنج و تێبینیەکانی ئەوگەر بەشداری هەڵبژاردنیش بکە هەر هێزی یەکەم دەبێت ئێکە ئەگەر بەو ڕادەیە باوڕێن بە خۆیان هەیە چ باکیان بەوە هەیە کە یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەر داهاتوە بۆ بەشداری ناکەن یعنی ئەم بابەتە پەیوەستە بە خودی پارتیەوە فەرقە ئەگەر با بڵێن هێزیەکەم بێ فەرقە لەوەی لە سەدا 50 زایتیەک بێنێ ئەمە شتێکی ترە ینی ئەم 4 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردوو ساڵی زۆر دژواری ژیانی سیاسی و حکومڕانی بوون لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو ڕێژەی کە پێشتر دەرفەتی تەزویر هەبوو و بابەتی 11 کوتە 50 زایتیەکیان دروست کرد بوو هەموو ئەو بریارانن کە دەدران کێشەیەکی گەورە بە هەرێمی کوردستان دروست بوو بینیمان وازی حکومڕانی ئیداری لە هەرێمی کوردستان تا وەزئی سیاسیش و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا چی بەسەرات ئەم جارە ئەوە کوتایی پێدێت چونکە ئەم جارە هەڵبژاردنێکی ینی پاکتر ئەنجام دەدرێت ئەم جارە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقی سەرپەرشتی دەکا ئەم جارە پشت بە ئامار و داتا و بایۆمەتری بەغدا دەبەسرێ کەوابێ ئەم جارە گۆڕانکاری لە کورسەکاندا دەکرێت ئەوە ناتوانن ئەو ڕێژە کورسی جاران بێن ئەم جارە فرەبازنەیە یعنی یەک بازنە نییە کە دیسانە کورسی سلێمانی هەڵە بچە بوو شوێنەکانی تر بچن بەڵام بە یعنی بە پێی بووچوونی هەندێک لە ڕاوەکارانی سیاسی پارتی ئەگەر ینی کورسەکانیش زیاتر بێ بەڵام پشکەکان وەکو جاران نابێ کە پشک وەکو جاران نەبوو بوون نمونە دوو سەرۆکاتی سیادی باڵا هەبوون سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم دوو پشکە بە هەر پێوەرێک بە هێزێکی دیموکراسی دەبینن بۆچی قوبوڵی گۆڕانکاری ئەم دوو پشکە بۆ نام ئەگەر هێزی یەکەمیش بن پشکێک لە دەست دەدەن پشکێک بە هەر پێوەرێک بێ بوو یەکێتی نیشتیمانی کورسان دەگەڕێتەوە بەڵام ئەمە کێشەیەک بوو پارتی دروستە بێ لێرەدا و کاتە ینی واقعی پارتی شێوازی حکومڕانی پارتیەوە کێشەیەکی ناوخۆی بوو پارتی دروستە بێ هەندێک لە ڕاوەکارانی سیاسی پیان وایە کە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە پارتی حەزناکە هەڵبژاردن بکرێ ئەبێ بە شێوازێک بێ وەکو جاران بتوانن ئەو 50 زایدیەکە بۆی بتوانن یعنی جورێک لە ڕازیبوونێکی ناوخۆی دروستە بێ یعنی کێشەیەکی کێشە ناوخۆیەکانی پارتی ئەگەر بەم شێوازە بێ زەقتر دەبن و ئاڵوستر دەبن ئەمە یەکێکە لەو بچوانێک ڕاوەکارانی سیاسی پێیان وایە کێشەیەکی دیکە پارتی وا ڕاهات بوو هەمیشە هێزی یەکەمی تاڕادێک ڕکەبەرێکی بەهێزی نەبێ ئەو مەرحەلەیە گۆڕانکاری بەسەرهات لەوەنێ ئەمە بوو پارتی ینی خۆی نەتوانێت لەگەڵ ئەم واقع بگونجێنێ بەڵام ئێمە پێشتر 50 بە 50 بوون کاتێک کە دەنگمان دابەزی بەهۆی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و جیابوونەی بەشێکی زۆر لە مەکتەبی سیاسی و سەرکرداتی یەکێتی وەچوونەتە ناو بزوتنەوەی
گۆڕانیان دروست کرد دەنگمان دابەزی کورسیمان دابەزی ئێمە ئەوەمان خۆمان گونجان لەگەڵ ئەو واقع ڕاستە شکست شتێکی ناخۆشە بەڵام خۆمان گونجان بڕوامان بە پرۆسەی دیموکراتی هەبوو 50-50 نەما دوای هەڵبژاردننی دوای ئەوە دیسانەوە دەنگمان بەدڵی کورسی بەدڵی ئێمە نەبوون سەرروکی حکوومەتیشمان لە دەستدا دیسانەوە ئێمە هیچ کێشەیەکمان دروست نەکرد و ینی عرقلەیەکی وا دروست بکەین کە تەسیل لە شێوازی حکومڕانی لە پرۆسەی دیموکراتی لە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن پارتی ئەبێ ئەمەی ئێمە بۆ سوود لەم ئەزمونە وەربگرێ ئەبێ قەنعەت بەوە بکە خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم واقعە لە دنیا شوایە هیچ حیزبێک هەتایە حزبی قایت نابێ هەتایە هێزی یەکەم نابێ هەتایە هەموو پۆستەکان بەدەستی نابێت تەنانەت ئەگەر چەند هێزێکی بەقوەتیش بێن ڕێژەی جەماوەری چەند زۆر بێ ڕۆژێ لە ڕۆژان وەک چۆن ئەڵێن وەکو ئینسان وە حزبی سیاسیش نەخۆش ئەکەوێ پیر دەبێ دەمرێ لاواز دەبێ بەقوەت دەبێ ئەبێ قەنعەتمان بەوە هەبێ کە هەموو حیزبێکی کوردستانی بە تایبەتی ئێمە لە وڵاتێکی فراحیزبین وڵاتێکی پەرلەمانین ئەبێ قەنعەتمان بەوە هەبێ ڕۆژێ لە ڕۆژان کورسیەکانمان دادەبەزێ دەسەڵاتمان وەکو جاران نامێنێ و ئەوە خۆشبەختانە ئێمە ماوەیەکی چەندین ساڵ بوو یعنی کورسیەکانمان دابەزی بوو ئێستا بەهێز بوون گەڕاینەتەوە سەر دەکەوینەوە چۆن لە ناوچە دابڕێنراوەکەم بووینە هێزی یەکەم ئینشاءڵڵا لەم هەڵبژاردنەشدا لە هەرێمی کوردستانیش جارێکی دیکە دەگەڕێنەوە هێزی جاران و بەرزتریش تومەحمانەوە لەوەش زیاتر سەرکەوین کەوابێ چون قەنعەتمان بەوە هەبوو کورسیمان دابەزی ئەبێ قەنعەتیشمان بەوە هەبێ کورسیمان زیادش ئەبێ پارتیش ئەبێ وەک چون قەنعەتی هەبوو کە کورسیان زۆر بە ئەبێ قەنعەت بەوە هەبێ ڕۆژێکی کورسیان دادەبەزێ لە ماوەکانی ڕابردوو زۆر جار ئەو ڕخنەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان گیراوە کە هەندێک جار سازشی لەسەر کۆمەڵێک ماف و ئەحسەقاقاتی خۆی کردووە بەرامبەر بە پارتی دموکراتی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان دۆخ و سەقامگیریەکەی تێک نەچێت ینی بە جۆرێکی دیکە کوڕی خۆمان کورە بە قوربانی کچی خەڵکی ئێستا کە ئەمڕۆ دۆخەکە بەم شێوەیە جەنابەت لێرە دانیشتی وەک لێ پرسایی بۆردی ڕاگەیاندن و زۆر ڕاشکاوانە ڕخنە لە پارتی دموکراتی کوردستان دەگری کە هۆکارە بۆ سەر لەبەری ئەو قیرانە نەیە بارحاڵ ئەمی کە ئێستا گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان شان دەداتە بەرەو بەرپرسیارەتی ینی بەبێ پارتی دموکراتی کوردستانیش ئەم ئەزمونە بەڕێوە بەرێدووە بتوانێت لە هەڵبژاردن بەشداری بکاوە لاسەنگی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکاتەوە یەکێتی پێی باشە و داواش دەکە هەموو هێزولانە سیاسەکان باشدار بکەم بە پارتی دموکراتی کوردستانەوە بەڵام ئەگەر کۆمیسیۆن ینی سۆر بوو لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ ئەوە پارتیە نهاتە هەڵبژاردنەوە ینی خۆ ئێمە پارتیمان نەکردوێتە دەرەوە لە پرۆسەی هەڵبژاردن خۆی قەنعەتی بەوەیە بەشداری نەکە ئەو کاتە بەڵێ ئێمە بەشداری هەڵبژاردنەکان دەکەین ئێمە و حیزبەکانی تیش هیچ حیزبێکی کوردستانی ناڵێت ئەگەر پارتی نایەت بۆ هەڵبژاردن ئێمە بەشداری نەکەین چونکە بڕیاری خۆیەتیەوە قەنعەتی خۆەتی دوام ینی هۆکار چییە کە ئێمە بڵێم بە هەڵبژاردن دوا بکەوێت یان بە شێوازێکی تر ئایا ئەنجامدانی هەڵبژاردن لە بەرژەوەندی گەلی کوردستاندا بۆ ئێم لەم قۆناغە چەقبەستوە تێپەڕین یان دواخستنی وەزعەکە ئاڵوستر دەکات بە تاکید ئەگەر هەڵبژاردن بکەین حکوومەتێکی نوێ بێت حکوومەتێکی بەرپرسیارانە بێ و بڕوای بەوە هەبێ کە لە ڕێگەی دانوستانەوە لەگەڵ بەغدا دەگەنە چارەسەری کێشەکان و بڕوا بەوە هەبێ کە ئەو هاوڵاتیانە ینی ڕێژەی هاوڵاتیان ڕۆ لە هەڵکشانە کە داوا دەکەن ینی مافیان موچەیان دابین بکرێ و ئەم حکوومەتە دەتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکە ئێمە پشتگیری لەوە دەکەین کە حکوومەتێک بێتەکایەوە حکوومەتێک بێت جدیتر بێ لە دانوستان لەگەڵ بەغدا جدیتر بێ لەگەڵ چارەسەرکردنی کێشەکان بەرژەوەندی گشتی بخاتە سەروی بەرژەوەندی حزبیەوە لەوانەیە پرسیار دەبێت ئەڵێ ئێوە بۆ لەو حکوومەتەدان ئێمە لە حکوومەتی هەرێم داین ناوی یەک حکوومەتە بەڵام لە حقیقەتە بێم ئێمە ئەم شتانەش ڕوون بکەینە بۆ جەماری کوردستان لە حقیقەتە دوو مودێلی حکوومەڕانی لە هەرێمی کوردستانە دوو عقلیەت هەیە سەلەوانە جاران بڵێت نمونە چیە یعنی ئەم دوو مودێلە ئەوەیە لەم سنوورێک کە پێ دەڵێن دەڤەری ساوس حکوومەتێکە کە بڕوای بە شەرەکەتێکی ڕاستەقین هەیە بڕوای بە ئیدارەیەکی بنکە فراوان هەیە
مثلا تو سیرکە ئێمە و بزوتنەوەی گۆڕان بەڵام ئەوانەیە کە خۆم بە ئۆپۆزیسیۆنیش دادەنن وەکو یەکگرتووە وەکو کۆمەڵە وەکو حیزبەکانی دیکە تەنانەت سۆشیالیست و حیزبەکانی دیکەش ئەمانە لە حکوومەتدا شەریکن لێرە بەشدارن لە حکوومەتدا بەڵام لە هەولێر و لە دهۆک تاکە حیزب حکومڕانی دەکە لەگەڵ جا ئەمەش پرسیارێکی دیکەیە تاکەی خۆی ئەمە خەلەلە ئەمە خەلەلی حکومڕانیە ئەبێ هەم قسە لەسەر بکرێ هەم هەوڵ بدرێ ئەم دوو مودێلە یەکلا بکرێنەوە کامە مودێل لە بەرژەوەندی گەلی کوردستاندا مودێلێک کە تاکە حیزبێک حکومڕانی پایتەختی هەرێمی کوردستان بکە یان مودێلێک کە هەموو حیزبەکان پێکەوە حکومڕانی لە سلێمانی دەکەن بە تاکید ئەو مودێلەی کە هەموو حیزبەکان بەشداری بکەن باشترە لە یەک حیزب خۆ ئەو گوشارەی لە هەولێرەوە خراوەتەوە سەر سلێمانی ئەو جیاکاریای کە دەکرا ئەو کەمی بودجەی کە دەیاننار بوو سلێمانی ئەو جۆرەها کارتیان بەکارهێنا بۆی سلێمانی لاواز بێ ئەگەر یەک حیزب بەتانیا حکومڕان بووە ئەو حیزبە ئەو حکوومەتە ئیداریە دەکەوت بەڵام بەهۆی ئەوەی هەموو حیزبەکان بەشدارن لەم حکوومەتەدا بەهۆی ئەو ینی ئەو مەجالە کەشە دیموکراتیای کە رەخساوە لەم سنوورە بەهۆی ئەو مەجالدانەی کە هەر لایەنێک هەر ڕێکخراوێک هەر حیزبێک هەر تاکێک ئازادە لە دەربڕینی ڕەخنەکانی خۆی نیگەرانیەکانی خۆی داواکاریەکانی خۆی ئەمە بوو بە بناغەیەکی بەهێز کە سلێمانی خۆراگر بوو نەکەوت ڕاستە یەکێتی هێزی یەکەمە و هەموو ئەوەیش کە ڕوودەدا لە سای یەکێتیە یەکێتی ئەم کەشەی ڕەخساندووە بەڵام هێزەکانی دیکەش شەریکن لەگەڵ ئێمەدا پرسیارەکەوەیە بوو نمونە دێن تاکەی وەزعەکەوا بێ لە دوو پارێزگای یەک حزب حکومڕانی بکە لە دوو پارێزگای دیکە هەموو هێزولانە سیاسەکان وە بچی ئەم دوو مودێلە بوو نەبێ بە یەک مودێل کام مودێل باشترە بە تاکید ئەم مودێلێرە کەوابێ کاتی ئەوە هاتووە یعنی هەم یەکێتی هەم حیزبولانە سیاسەکان دیکەش ئەم پەیامە بگەن بەداخەوە حیزبولانە سیاسەکانی دیکە لەبەر بابەتی هەڵبژاردن و دەنگدەران بەم سەراحەتە قسە ناکەن دایمەن ئەڵێ ئەم دوولایەنە دیارەوە قسەیە بکەم ببوورە لێرە ڕادەگرمەی لە شوێنی جەنابەت ئەندامی ئەو حیزبانە دانیشتون کە ئێستا ئاماژت پێدا پرسیاری بارودۆخی هەرێمی کوردستانم لێکردن زۆر ڕاشکاوانە خۆیان بێبەری کردووە لەو هەموو گرفتانی کە باسەکەی توانە بەرپرسیارەتەکە لە هەستۆی یەکێتی و پارتیە ئەو ینی بۆ قسەکەی جەنابەت کە دەڵێ ئەوان خۆیان یەکلا ناکەنەوە ینی پێویستە ینی ئەوانیش بەرپرسیارەتی مێژویان لەسەر شانە لەوەی لەم بارودۆخەدا بە خەڵک بڵێن ئەمە ڕەشەوە ئەمە سپیە کەی ئەم حقیقەتە دەرەکەوێت خۆی ئەو شێوازی ئەگەر سێری بکەیت هەموو ئەو حیزبانە چاوانێک کۆن چاوانێک کە تازەش دروست کە لە پارتی پەتی قەناری بۆ وازانێ ئەگەر بڵێ پارتی بەشێکی خەڵ دەنگیان پێنادا وازانێ ئەگەر بڵێن یەکێتی خەڵکە لێ وەڵاوە نزیکە لێکە دەنگی پێنات بووڵێن هەردووە بەڵام ئێستا خەڵک شارەزە بووە ئێستا خەڵکی کوردستان ئەزانێ ئێمە لەگەڵ هەڵبژاردنین پارتی لەگەڵ هەڵبژاردن نییە خەڵکی کوردستان دەزانێ ئێمە جدین بۆی لەگەڵ بەغدا ڕێ بکەوین بوو چارەسەرکردنی کێشەی بودجە و موچەی هاوڵاتیان و ئاساییکردنی وەزعەکە دەزانێت کە پارتی تێگەشتنێکی دیکەی هەیە خەڵکی کوردستان دەزانێ ئێمە مەسەن لێرە جیاوازێکی زۆر هەیە لە ئیدارە خۆجیەکە لەگەڵ هەولێر و دهۆک لێرەدا بەڵام و خەڵکی کوردستان دەزانێ مەسەلەن بابا سەراحەتش قسە بکەین لەو حیزبانەی کە ئۆپۆزیسیونن بەڵام لێرە ئۆپۆزیسیونی ینی بەناو ئۆپۆزیسیونە لێرە یعنی زۆر جار بەڵێن یەکێتی لە هەولێر لە حکوومەتدا و لێرە ئۆپۆزیسیونە ئێمە لەو شوێنە ئۆپۆزیسیونین کە لەگەڵ ڕێ و داخوازی خەڵکی کوردستان داین لەوێدا ئێمە لەگەڵ ڕێی خەڵکین ئێمە ناین پشت لە خەڵ بکەین بەڵام ئەم لایەنەکانی دیکە ئەبێ ئەوانیش خوانێک لای بکەنە مەسەن لە هەڵەبجە بریکاری محافزی هەیە چۆن ئۆپۆزیسیونە قایم مقامیان هەیە مدیر عامیان هەیە مدیر ناحیان مەسەل قایم مقام لە سنووری قەزاکەی مەسئولی مەلەفی ئەمنیە مەسئولی یەکەی ئیداریە حاکمی یەکەمە نوێنەری سەرۆکاتی حکوومەت و هەرێمی کوردستان و پەرلەمان دەکە لەو شوێنە کەوابێ ئۆپۆزیسیون نییە بەڵام وەکو ئۆپۆزیسیونیش تعامل دەکەن ئەمە بۆ هەموو حیزبەکان ئەوانەی کە لەم ئیدارەون بەڵام بەلای ئێمەوە ئاساییە ئێمە بەلایمەوە ئێمە هەر لایەنێک پێڵێن هەر لایەنێک
ئازادە چۆن ڕێی خۆی دەربڕێ بەڵام لە حقیقەتدا ئەوانە هیچیان ئۆپۆزیسیۆنی چکە شەریکی ئێمان شەریکی ڕاستەقینەی ئێمان لە ئیداراتی مەحەلی لە سلێمانی و لە هەڵەبچە مەگەر بوو دەنگ ئەوان ئیتر دەنگدەر ئێستا وشیارە و دەنگدەر ئەزانەیە ئەم پەیامە کاڵێن ئێمە ئۆپۆزیسیۆنین ینی کەس نەیبینیوە قایمقام ئۆپۆزیسیۆن بێ بریکاری محافظ یان جێگیری محافظ ئۆپۆزیسیۆن بێ مدیر عام ئۆپۆزیسیۆن بێ مدیر ناحیە ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆنی ینی حاکم نییە. باش کاک لەتیبانی بەڕوونی باز لەوە دەکەیت کە ئێوە سوورن سەر بەشداریکردن لە هەڵبژاردن و هەڵبژاردننی ژەگەربێت و لە کاتی خۆیدا ئەنجام بدرێتەوە بەدڵنیاییەوە پێویستی بە ئامادەکاریەوە جەنابی ڕەنگە باشتر ئاگداربی ئێوە بۆ هەردوو ئەگەرەکە خۆتان ئامادە کردووە ینی بۆ ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردنەوە بۆ ئەگەری ئەنجام نەدانی هەڵبژاردننیش ئێمە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن خۆمان ئامادەکردووە بۆ ئەگەرێکی دیکە دیارە دوایی دەبێت ئێوە قسەتان بۆ خەڵگە بێ بڵێن ینی یەکەتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دواخستنی هەڵبژاردن نەبوو کە دوجار هەڵبژاردن دوا دەکەوێت بەرپرسیارەتی لە ئەستۆی ئێمە نیە لە ئەستۆی ئەو لایەنانەیە کە لەمپەر و ئاستەنگیان دروست کرد بۆی هەڵبژاردنەکە نەکرێت. ئێمە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن هەموو ئامادەکاریەکمان کردووە و سۆری لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێت و کارەکانیشمان خستوتە ڕۆ و لەبەرچی دەمانەیە هەڵبژاردن بکرێ و لە هەمان کاتیشە ئێمە دژی دواخستنی ئەنجامدانی هەڵبژاردنین لەبەرەوەی ئەمەش کۆمەڵێک و کارمان خستوتە ڕوو کە هەڵبژاردن یعنی هیچ بیانوێکی نیە هەڵبژاردن هیچ هوکارێک نیە هەڵبژاردن دوا بخرێ بەڵام ئەگەر بە هەر شێوازێک بێ هەڵبژاردنیان دواخست وەکو ئاماژەت پێدا ئێمە ناچینە ژێرباری ئەو بەرپرسیارەتیە ئەوە ئەو لایەنە دەچێتە ژێرباری بەرپرسیارەتی کە هەموو هەوڵەکانی لە پێناو دواخستنی هەڵبژاردنە ئەمە لە کاتێکدا ئەم لایەنە ساڵی پار ڕخنە لە یەکێتی دەگرێت ئەویت یەکێتی خۆی بە بابەتی دادگای فیدراڵەوە سەرقاڵ کردووە بۆی ناوێ هەڵبژاردن بکرێ ئەو کاتەش ئێمە چاڕانی بریاری دادگا دەکەین دادگا هەر بریارێکیدا ئێمە لەگەڵ جێبەجێکردنی ئەو لەتیب ئەگەر هەڵبژاردن نەکرێت خۆ دەزانی ئەو دامەزراوە شەرعیانی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە ئەرکدان دەکەونە بۆشایی یاساییەوە و دەمێکشە یەکێتی نیشتیمانی کوردستانم هۆشداری داوە ینی لە بارودۆخێکی لەو شێوەیە ئامادەن بەردەوام بن لە پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستان ینی ئەو کە ئەمەش مەترسی خۆی هەیە ئەو کاتە لەوانەیە خەڵکەیە ینی ئەنواعی هاوڵاتێک ئەتوانێت بچی سکاڵا تۆمار بکە پەرلەمانتارێکی بەغا ئەتوانێت سکاڵا تۆمار بکە کادرێکی حزبی بە هەر کەسێک ئەتوانێت بچێت لە دادگا سکاڵا تۆمار بکە ترسی ئەمەش هەیە کەسێک بچێت لە دادگا سکاڵا تۆمار بکە بڵێ ئەم حکوومەتە شەڕیەتی نەماوە ئەو کاتە ینی جگەل لەوەی کە ینی وەکو پەرلەمان هەڵەوەشاوەتەوە و شەڕیەتی نەماوە کۆمیسیۆن نەماوە ئەم حکوومەتی کاربەرێکەرەش ئەو کاتە ئەمیش بە هیچ شێوەیە ئەو دەسەڵاتە نامێنێ بۆ یعنی ئەمەیە کە دەڵێن قوارەی هەرێمی کوردستان دەکەوێتە مەترسیەوە و ئەمەیە کە دەڵێن دووخی ئێستای هەرێمی کوردستان لە دووخی پێش ڕیفراندوم دەچێت لە پێش ڕیفراندوم هەموو دنیا داوایان کرد کە ڕیفراندوم ئەنجام نەدرێ ئەنجام درا سەدا پەنجاوێکی خاکی کوردستانمان لە دەستدا ئێستا هەموو دنیاڵێن هەڵبژاردن ئەنجام بدەن مەترسی لەسەرێوەیە بەداخەوە لایەنێک لەگەڵ ئەوەدا کە هەڵبژاردن نەکرێت هەڵبژاردن نەکرێ مەترسی لەسەر قوارەی ئێمە جارێکی دیکە چەندین ساڵی تر بگەڕێنە دواوە بەڵێ مەترسی هەیە بەس ئەمە بانی بەرپرسیارەتێکی مێژووی گەورەیە ئەو لایەنانی کە جەنابەت دەستە خستە سەردوایی وەڵامیان چی دەبێت بۆ خەڵک بۆ کەسوکاری شەیدان بۆ بنەماڵانی خوێنیان ڕشتۆ بۆ مەزمونە هەنی ئەمە یاریکردن نییە باگەر ئەوە خۆی ئەبێ ئەو لایەنەی کە داوای دواخستنی هەڵبژاردننی پەرلەمان دەکات بێ ئەوان وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە بەڵام ئێمە بە ڕاشکەوەنە دەڵێن دواخستنی هەڵبژاردننی پەرلەمان زیانێکی یەکجار زۆر و مەترسیداری دەبێت بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان بۆ سەر بژێوی ژانی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. کاک لەتیف خوێندنەوەی چاودێرانی سیاسی وا بوو کە پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە بێ ئەزبوونی سەدرریەکان لە بەغدا دووبارە بکاتەوە بۆ جوڵاندنی سۆزی شەقام و بایکۆتکردنی هەڵبژاردن و
وەک هێزێکی سیاسی بێوێت بڵێ ئەگەرچی من هەژمونی خۆم هەیە لە هەرێمی کوردستان بەڵام بێدەنگی هەڵەبژێرمەوە بایکۆتی پرۆسی سیاسی دەکەم بەڵام دیارە بارودۆخی تێگەیشتنی خەڵک لە هەرێمی کوردستان جیاوازی هەیە لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ڕەنگانی سۆزی شەقامەوە بە ئاسانی نەجۆڵێ بەهەرحاڵ ئەمە ینی ئەوەم پێ بڵێ بە بڕوای تۆ ینی ئەم جۆرە لە ڕێگاچارانی کە پارتی دموکراتی کوردستان بەکاری دێنێت لە دوجارە لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردننی خود نەکردنی هیچی لێ سەوز دەکات خۆی یعنی ڕێگریکردن لە ئەنجامدانی هەڵبژاردن هیچ ئازاتیەکی ناوێ یعنی ئازاتی نییە چونکە ئەمە ڕێگریکردن لە پرۆسی دیموکراتی ئەوە ڕێگریکردنە لە مافی تاک بە تاکی ئەم وڵاتە ئەوە ڕێگریکردنە لە گەڕانەوەی دامەزراوە شەڕیەکانی هەرێمی کوردستان ئەوە ڕێگریکردنە لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا ئەوە ڕێگریکردنە لە بڕیاردانی گەلی کوردستان چکە دوجار ئەم هەڵبژاردنە بڕیارە گەل چ بڕیارێکە بڕیاری میلەتەی گەلە گەل بڕیاری خۆی دەدا و ئەگەر مەسەن بۆ ڕێگریکردن لەوانەیە حیزبێکی بچووکیش بتوانێت کێشە دروست بکەتوانی ئازاتی نییە بڵێن ئەمە بوێری و ئازاتی بێ هەندێک جار هەندێک کادرەکان دەبینی ئەڵێ باش ئەگەر ئازان با سندوق دابنێن لە فلان ئەوە یەن پێم سەیرە کادرێک خۆی بە کادرێکی حیزبی یان خۆی بە ڕۆشنبیرێک بزانێ خوێندەوارێک بزانێ خۆی بە سیاسەمەدارێک بزانێ هەڕەشە بکەوڵێ ئەگەر ئازان سندوق دانن ئەو کاتە وەکوتمان ئەوەی کە پێ دەڵێن وڵاتی فراحیزبی وڵاتی پەرلەمانی وڵاتی دیموکراتی وڵاتی ئازادی ڕادەربرینی سیاسی و میدیای هیچ مانایەکی نامێنێ هیچ ینی ئەوە کاتە پێناسێکی تر بۆ ئەم وڵاتە دەکرێت و پێناسێکی تریش بۆ هەر حیزبێک دەکرێت کە بیاوێ بە زوری ڕێگری لە ئەنجامدانی هەڵبژاردن بکرێت کەواتە ینی ئێمە لە بەردەم دۆخێکی چارە نووساز و هەستیارداین کاتیش ڕەحم بە کەس ناکات سەقفێکی زەمەنی هەیە بۆ یەکلا بێتەوە خەڵک بزانێ هەڵبژاردن دەکرێت خودنا ئەوە پەیوەستە بە کۆمیسیۆنی چکە بەڕاستی ئەمە ئەگەر بڕیار بێ هەڵبژاردن بکرێت کەمتر لە مانگێکی دیکە دەبێ بچینە نێو پرۆسی بانکەشەی هەڵبژاردنەوە کاندیدەکان بێنە ناو خەڵک خۆیان بناسیێنن هەموو لایەنە سیاسیەکان خۆ ئەگەر هەڵبژاردنیش ناکرێت با خەڵکەر بزانین دەکرێت ناکرێت پەیوەستە بەوەی بە کۆمیسیۆن چ بڕیارێک دەدات تا ئێستا کۆمیسیۆنی باڵا سوورە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و لە هەفتەی داهاتوودا ڕۆژێک دیاری کراوە کە ژمارەی لیست و قەوارەکان و ژمارەی کاندیدەکان بڵاو بکرێتەوە و تا ئێستا ئەوان بەو پەیامە فەرمیانە کە بڵاو دەکەنەوە ئەوان بەردەوامن لەسەر جێبەجێکردنی بەرنامەکانی خۆیان و هیچ بڕیارێکیان نەداوە ئەگەر بڕیارێکیشیاندا و کاتە دیسانەوە کوتمان حزبی سیاسی بڕیار نادا ئێمە بڕیار نادەین هەڵبژاردن دوا بخرێ ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی قسە هەیە لەوەی کە بەشێک لە سەرکردە سیاسی عراقیەکان و لەسەر هەمووشیانەوە بۆ نمونە سەرۆکوەزیرانی عراق کە بە شخصی تەکلیف کراوە لەوەی کە لایەنە سیاسیەکان و بە تایبەت دەکێتی نیشتیمانی کوردستان مساعد بە لەم بابەتەدا بەوەی کە یارمەتی دەربێت لەوەی کە هەڵبژاردن دوا بکەوێ مساعدەیەکی پارتی بکەن بۆەوەی خۆی یەکلا بکاتەوە شتی لەو بابەتە هەیە خۆی ئەگەر داواکاریەکی واش کرا بێ ئەمڕۆ ینی پەیامەکەی مەکتەبی سیاسی دیارەکە و داواکاریان پەسەند نەکراوە لەلایەن یەکێتیەوە لەبەرەوەی پەیامەکەی مەکتەبی سیاسیەوە کە ئێمە سۆرین ڕژدین پێداگرین لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکان ینی ئەوە پەیامەکە زۆر ڕۆشن و وازەحە دووەم یعنی ئەو قسەیە لە دوێنێەوە دەکرێت بەڵام پەیامەکەی وتەبێژی پارتیش ینی بچووکترین ئومێت نابەخشیە لەگەر دوو مانگی دیکەش هەڵبژاردن دوا بخرێ داواکاریەکانی ئێمە جێبەجێ نەکرێن ئێمە هەر ناچین بۆ هەڵبژاردن ئەمە ینی خۆی ئەمە پەیامێکی وازەحەکە ئەوان دیارە لە بەرژەوەندی ئەواندا نییە بەشداری هەڵبژاردنەکان بکەن یان هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت دەوترێت دانی سەرۆکی هەرێمی کوردستان دوای چەند جارێک لە بڕیاردان و دەستنیشانکردنی ڕۆژێک بۆ هەڵبژاردن ئێستا کە دۆخێکی لەم شێوەیە هاتوۆتە پێشەوە نیگەرانەوە ئەگەرچی ئەو ئەنی کەسی دووەمین لە ناو پارتی دموکراتی کوردستان و 2000 سەرۆکی هەرێمی کوردستانیشە ئەنی ئەویش نیگەرانە لەوەی
کەوتۆتە بارودۆخێکەوە بڕیاری بۆ نادرێت لەوەی ئاخۆ هەڵبژاردن دەکرێت یاخود ناکرێت ئەنی خوێندنەوە چی ئەمە دۆخێکی هەستیار و ناخۆش نییە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان خۆی تاوان بۆ سەرروکی هەرێمی کوردستان ئیحراج بوو نەچووکە و تۆ بۆ سێمین جار ینی هەوڵێکی زۆر ئەدا بۆی ڕۆژەکە دیاری بکرێ ینی پەیامەکانی زۆر وازە بوون هەمیشەیەوت ئەگەر دوا بکەوێ مەترسی لەسەر قوارێ هەرێمی کوردستان دروست دەبێ مەترسی لەسەر پرۆسی دیموکراتی دروست دەبێ مەترسی لەسەر دامەزراوەکانی هەمیشە تێڕوانینێکی جیاواز بۆ پارتیانە هەوڵێ ئادا کاتەکە دیاری بکرێ و خەمخۆری ئەو بارە بوو لەگەڵ کۆمیسیۆن دووجار کۆبوونەوەی کرد لەگەڵ کۆبوونێکی هاوبەشی کۆمیسیۆن و یونامی کۆبوونەوەی کرد لەگەڵ لایەنە سیاسەکان چەند جار کۆبوونەوەی کرد قەنعەتی بەوە هەبوو کە ڕۆژێک دیاری بکرێ و زۆر بە قەنعەتیشەوە ئیمزای لەسەر ئەو ڕۆژە ئەنجامدرا خۆی ڕۆژەکەەوە بوو لە 5 تا 10 مانکام ینی ڕۆژێک دیاری بکرێ خۆی ئەو ڕۆژەی دیاری کردو و ئیمزای لەسەر 10 مانگ کردووە تاوان ئێستا بۆ ئەو ناخۆشە لە بەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەردەم هێزولانە سیاسەکان لە بەردەم کۆمیسیۆن لە بەردەم نەتەوەی گرتوەکان لە بەردەم هەموو ئەو دیبلۆماتکارانەی کە دایان کۆبوونیان کردووە لە ماوەی ئەم 2-3 ساڵە هەموو کۆبوونەوەکانیش پەیوەست بوو بە بابەتی هەڵبژاردن بۆ بەڕێز سەرروکی هەرێمیش ناخۆشە بەڵام دیارە یعنی وەکو وتمان وەزعێکی ناوخۆی پارتی هەیە تر گوشارێک لەسەر ئەویشی هەیە کاک لەتیفکەواتە دوا پرسیار وەگەکێتی نیشتیمانی کوردستان کە جەنابەت لێرە دانیشتووی ینی زمان حاڵی ئەم حزبەی قسەکەری ئەم حزبەی لەوەی کە بەڵێن بە خەڵک دەدەن نەچنە ژێرباری ئەم زەخت و فشارانی کە ئێوە باستاکە چونکە بەڕاستی دۆخی هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕانکاری ڕیشەی هەیە خەڵک چاوەڕی ئەوەیە کە مۆدلێکی تازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بێتە ئاراوە و هەڵبژاردنیش دەرگای کرانەوەی بەڕووی ئەم چاکسازیەدا ئەو بەڵێنە بە خەڵک دەدەن نەکار بەلایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان کار و تێکۆشانی تەنها بۆ لایەنگران و بۆ کەسانی شوێنکەوتوی حیزبەکەنەوە بۆ هەموو خەڵکی کوردستان بووە ئێوە ناچنە ژێرباری ئەم زەخت و فشارانەوە سوورن لە سەرداوەکانی خۆتانەوە ئەگەر هەڵبژاردنیش نەکرا ڕێگە چارەیەک دەرچەیەکتان هەیە بۆی هەرێمی کوردستان لە قۆناغە دەرباز بکەن یعنی پێشتریش وتم بڕیاری دواخستنی هەڵبژاردن بەدەست حیزبەکانەوە نییە ئێمە ناتوانین نامانەوێ و ناشتوانین دەربەستم لەوەیە سبەینێ سەرۆکیێ مەرسومێک دەرەکات دەڵێ فڵان ڕۆژ هەڵبژاردن دەکرێت دواکەوتوە سبەینێ مەسەلەن کۆمیسیۆن کۆمەڵی هوکاری خستە ڕۆ ئێمە نەئەتوانین ینی پێچەوانەی ڕوبەڕووی بریاری کۆمیسیۆن ببینەوە نە ڕوبەڕووی بریارێکی دادگا ببینەوە ئەو کات دەبێت ئەمری واقع ئەو کاتە بەڵێم بەڵام ئەو کاتە ئێمەە ناچینە ژێرباری دەرهاویشتە و دەرەنجامەکانی ئەو بریارە یعنی باوە مەسەلەن بریارێک لە دەروی ئیرادەی ئێمە ئیرادی حیزبەکان دیکە بدرێت ئێمە ناچینە ژێرباری مەسئولێتەکە بەڵام ناشتوانین ئەو بریارە هەڵوەشین بڵێن خۆمان بریارە دەین و هەر ئەبێ هەڵبژاردن کەمە لانی هەندێک ڕێو شوێنی یاسایی ئەوە هەیە لەبەرەوەی هەر موسسەیەکی حزبی بێ یان دادوەری بێ یان کۆمیسیۆن بێت دەسەڵات و واتە ئەو کاتە لە بەرەی خەڵکو لەگەڵ دەنگی ناڕزایی خەڵکە لەگەڵ خەڵکە دەبین دەنگی ناڕزی خۆمان دەردەبڕین بەڵام ناشتوانین یعنی بە زۆر بڵێن هەر ئەبێ هەڵبژاردن بکرێ و کاتە ئێمە وەکو چوون ئێستا لە سەنگەری جەماوەری لەگەڵ داواکارەکانی خەڵکی کوردستانین ئەو کاتەش بە هەمان شێواڵێن بریارەکە گونجاو نەبوو ئێمە لەگەڵ ئەو بریارەدا نەبووین و ناپین خۆ ئەگەر هەڵبژاردنیش کرا و وعدی گۆڕانکاری گەورەتان بە خەڵک داوە ژیانی و گوزەرانی خەڵک بگۆڕن تاکڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکەنەوەانی گەشتبین و خاوەنی ئەم بەڵێنانە دەبن ئێمە بەڵێنمانداوە بەڵێنیش دەدەین ئەم جارە پەیامی ئێمە هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە حکوومەتێک بێتە کایەوە حکوومەتێکی خزمەتگوزار بێ حکوومەتێک بێ بڕوابەوە هەبێ کە خزمەتکاری خەڵک بێ حکوومەتێک بێ بڕوابەوە هەبێ کە ئەبێ لە ڕێگەی دانوستانەوە لەگەڵ بەغدا کێشەکان چارەسەر بکەن حکوومەتێک بێ بەرژەوەندی باڵای جەموار و ملت بخاتە سەروی بەرژەوەندی حیزبێکی دیاریکراو یان چەند حیزبێکی دیاریکراو حکوومەتێک بێ بڕیار تەنها بەدەست حیزبێکی سیاسیەوە نەبێ و حکوومەتێک بێ حکوومەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ سپاس بۆ لەتیفنەرەوەی لە پرسایی بۆردی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ ماوەی بەخێر بێت
بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری گفتوگۆکەمان بوون پانۆراماتان پێشکەشکرا بەختەوەر بن.